ڕەنگە هەمومان کەوچکی سەفەریمان بەکارهێنابێت بۆ شێواندن یاخود بۆ تێکدانی چای و قاوە و نیسکافا کە زۆر جار دەبینین بەم شێوەیە کەوچکەکە لارە بێتەوە یاخود دەتوێتەوە لە بەهۆی کاریگەری ئاوە گەرمەکەوە. لەگەڵمان من لەگەڵ پزیشکێکی پسپۆر زانیاری ئەوە وەرەگرین ئاخۆ ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ و چ زیانێکی هەیە بۆ تەندروستی مرۆڤ. ئایا ئەمە هۆکارێکە بۆ توشبوون بە شێرپەنجە؟ کاک دکتۆر کەوچکی پلاستیکی کە بەکاردەهێنرێت تا چەند زیانی هەیە بۆ تەندروستی مرۆڤ و چ زیانێکی هەیە؟ بەڵێ بەڕاستی پلاستیکەکان بەگشتی ئەو جا ئەوانەی کەوا پۆلین کراینە بۆ ئەوانەی کەوا لە کاتی خواردن و خواردنەوەدا بەکاردێنرێتن زیانی زۆری هەیە لە بۆ تەندروستی و لە بۆ ژینگەش. بەڵام وەکو کەوچک بنمونە ئەگەر ببینینەوە ئەوانەی بۆنە لەگە چای لە کاتی گەرمکردندا لە ناوچایی دادەنریان ناو خواردنەکانی دیکە زەرری زۆر هەیە بۆ لەشی مرۆڤ بڵین چکە ئەوانە بەخۆی لە پۆلی پرۆپۆلین و پۆلی ستیرینن ئەو پۆلی ئەو جۆرە پلاستیکە ئەوانن کەەوە علەساس دە بۆ خواردن بەکاردەهێنرێن ئەوانە زیانیان هەیە لەبەرەوەی پلاستیکەکە لە کاتی گەرمکردندا کارێکێک لەگەڵ ئەو تواوەی کەوا هەیە ئەو چایە هەیە یاخود ئەو خواردەمەنیە هەیە کە لە ناویدا بڵاو دەبێتەوە و دواتر لە کاتی خواردنەوەدا دەچێتە ناو لەشی مرۆڤ و لە لەشی مرۆڤیش هەزم دەکرێت و بڵێن دەچێتە ناو مورولەکانی خوێن بەشێکی زۆری لە ناو مورولەکانی خوێن بە شێوەی ئەو مادەکانزانەی لەگەریتی یاخود مایکرۆپلاستیکی پێدەگوترێ دەنیشێتن و زۆر جار دەبێتە هۆی کەڵەکەبوونی بەسەریەکەوە و زۆر بەکارینانی پلاستیکەکە دەبێتە هۆی زۆر جار قەپاتبوونی ئەو مورولە خوێنە و کە ئەمە بە جەڵتەی دڵ و بە گیرانی بۆری خوێن ناوی دەنیوە زۆر جاریش هەڵکشانێک دەکاتن بۆ بەشی سەرەوەی مێشک و لەوێدا لە مێشکدا دەبێتە هۆی قەپاتکردنی مورولەکان و زۆر جار بڵێ هەمان شێوە دەبێتە جەڵتەی مێشک و لە هەمووی گرنگتر ئەوەیەکەوە ئەو مادانە بەڕاستی من باسی ئەو جۆرە پۆلینی پلاستیکەم کرد بەڵام لە زۆر شوێندا ئەسلەن هەر مادەی ڕیسایکلینە پلاستیکی دووبارە کە بڵین ورد و خاش دەکرێت ئەوە دەکرێتەوە کەوچک و لە بۆ ئەو قاپ و قاچاق و ئەوانە بەکاردێنرێت کە ئەوە هەر زۆر زیانی زیاتر. باشە کاکتۆر زۆر جار کەوچکی چابین ئەتوێتەوە لەگەڵ ئاوە گەرمەکە ئەمە هۆکارێکە خوتوان بڵین بێتە هۆکارێک بۆ توشبوونی مرۆڤ بە شێرپەنجە کاریگەری هەیە؟ بەڵێ بەڕاستی ڕێک ئەو حاڵەتە لە زۆر سەرچاوە و ڕیفرێنس و توێژینەوەدا ئاماژەی پێکراوە توانەوەی مادە پلاستیکەکە هۆکارێکە کە وەکو ئاگادارکردنێک پێت بڵێ کەواتە ئێستا تەواو ئەو مادە پلاستیکە تواو بڵین بڵاو بووە بە ناو چایەکەدا و ئامادەی بۆ ئەوەی بکەوێتە ناو لەشت زۆر بەترسیدارە بە تەئکید هەر ئەوەیە بۆ شێرپەنجە بەڵێ چونکە بەشێکە کە دەچێتە ناو لەش و بە ڕێژێکی زۆر بەکارێنان ڕۆژێک و ساڵێک و ئەوانە نییە وا دەکاتن کەوا ببێتە هۆی زۆرێک لە نەخۆشیەکانی دڵ لە سیەکان لە مێشک و جگە لەوانە شێرپەنجە لە لەشی مرۆڤ. باش ڕێنمای چێ بۆ هاوڵاتیان بۆ خەڵکیان توان چی بەکاربێنن لە بری کەوچی پلاستیکی؟ بەڕاستی هەندێک ڕێنمایی هەیە بۆ لایەنی پەیوەندیدارە لە حکوومەت کە ئەوە هەتا ئەستێک زەحمەتە لەچکەوە شتێکی جیهانیە بەڕاستی تۆ ناکرێ ڕێگری لێ بکەی ئێستا هەندێک شتەوێ واقع دەبی قبولی بکەین بەڵام کەمی بەکاربینین و ڕێنمایی بۆ خەڵک وەکو تاک و کۆمەلگا بەڕاستی زۆر گرینگە بەکارینێنین ئەو پلاستیکە باشترە پشت بە کەوچکی دار کەوچکی جۆرێک لە ستیلکەوە ژەنگ هەڵنایێنێ و ئەو جۆرەیان زۆر مهمە ئەوەیان باشتر.